راپۆرتی ژمارە 14 سندوقی قوربانیانی کورد. کوشتن بە دا و دەرمانی ساختە ئەو کارەیە کە دامەزراوەی تەندروستی نیشتیمانی وڵاتە یەکگرتووەکان ناوی دەنێ ساختەکردنی دەرمانەکان، ناوەکەی دیکەشی فێڵبازیکردنە لە بۆتڵ یان شوشەی دەرمان. دامەزراوەی تاوانکاری بارزانی کە چڵێسی بێبەزەیانە پاڵی پێوانێ ساختە کارێکی گیاورەی دەرمانەکانە ژمارەیەک لە دەستە و دەستگا حکومیەکان بە وشە توندانە وەسفی بەدکردەوەکانی دامەزراوەی بارزانیەکەن لەبارەی بازرگانیکردن بە دەرمانی ساختە کە قازانجهێنەرە بەڵام مازار بەخشە. مەسعود بارزانی، مەسرۆر بارزانی، وەیسی بارزانی ئەندامانی بنەماڵەکەیان و تاوانکارەها و پلان گێڕیەکانیان پارە لایەن بە نرخترە لە تەندروستی و سەلامەتی کوردان. لە دوایین پەخشدا باسمان لە ساختەکردنی جگەرەی مارکەی ئەمریکی لەلایەن دامەزراوەی بەردەوامی تاوانکاری بارزانیەوە بۆ خەڵکی کرد. ئەمڕۆ تشک دەخینە سەر ئەو تۆمەتە زۆر گەورانەی دژبار ڕژێمی بارزانی سەبارەت بە ساختەکردنی دەرمانی مارکەی ئەمریکی کە بۆ دادگای فیدراڵی ئەمریکا پێشەش کراون و بە دەرمانی ساختە ناسراون. ئەمە بەشێکی بچووکی خراپ بەکاربردنی دەسەڵاتە لای دامەزراوەی تاوانکاری بارزانی لەسەر ئاسی جیهان کە لەم دۆسیەدا پەردە لەسەری هەڵمانراوە و ئاشکرا کراوە لە کۆشە چەپەڵەکانیاندا بەوە بەدەستێنانی پارەی نایاساییەوە تەندروستی هاوڵاتیانی کوردیان کردووە بە قۆچی قوربانی بەوەی کە ڕێسا و یاساکانی نەزمی نێودەوڵەتی یاسای دەوڵەتەکان و یاسا بێشمارەکانی ئەمریکایان پشتگوێ خستووە و پێشێلیان کردووە. هەندێک لە ئەندامانی کۆنگرێسی ئەمریکانی گەرانی خۆیان دەربڕیوە سەبارەت بە پێشێلکردنی دڕندانەی مافەکانی مرۆڤ. مانگی ڕابردوو دوو سیناتۆری ئەمریکی بۆ چارەسەرکردنی ئەم کێشە مەترسیدارە پرۆژە یاسایەکیان خستە ڕوو بۆ توندکردنی سزاکانی سەر ئەو کەسانە کە دا و دەرمانی ساختە دروستەکەن بە دامەزراوەی تاوانکاری بارزانیەوە. گەواهی فرە گرنگ و پتە و لەسەر چاوە مرۆیانی هێنیەکان کۆکراونەتەوە لەمەڕ گەندەڵی بەرداوامی ڕۆژگاری ئەمڕۆی دامەزراوەی بارزانیەوە کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ دزی لە کۆمپانیاکانی دەرمانسازی ئەمریکیەکات و زیان بە خاوەنە ئەمریکیەکانیان دەگەیەنێ. هەروەها گەواهی و بەڵگەکانی حکوومەتی ئەمریکا نەتەوە یەکگرتووەکان هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە ساختەکاری و ڕێکخراوی پۆلیسی تاوانی نێودەوڵەتیش خراونەتە سەریان. گەواهیەکان درۆ ناکەن. وردەکاریەکانی گەندەڵی زەبەلاحی بەردەوامی ڕژێمی بارزانی دژ بە ئەمریکا لە ئێستادا و بۆ یەکەم جار بە شێوەیەکی ئاشکرا خراونەتە بەردەم دادگای ناوچەی کۆلۆمبیا ئەمریکا لە واشنگتن دیسی پایتەخت و کۆنگرێسی ئەمریکا. ساختەکردنی بەرهەمەکانی ئەمریکی لە ڕاستیدا دزیکردن لە هاوڵاتی ئەمریکیەکان کە خاوەنی ئەو کۆمپانیایانن. مەسرور بارزانی کەسێکی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە بەو واتایە کە پابەندە بە یاسا و ڕێزاکانی وڵاتە و سوێندیشی خواردووە کە ڕێزیان لێ بگرێ کەچی ئەو بە ئەنقەس سەدان لەو یاسانە پێشێلەکە. سەرباری دزیکردن لە خاوەنی مۆڵەتی دەرمانسازی دەشێت دا و دەرمانە ساختەکان زیانێکی زۆریشی لیان بکەوێتەوە لە کەرەسەی خاوە بگرە تا دەگاتە بەرهەمێنان و دابەشکردن. دەرفەتەکان زۆرن بۆ بەکارهێنانی کەرەسەی ساختە لە دروستکردنی دەرمانەکاندا و نووسینی ڕێنمایی هەڵە لە سەریان کە دەشێ ئەو جۆرە دەرمانانە نەک تەنیا نەتوانن نەخۆشەکان بە باشی چارەسەر بکەن بەڵکو ببنە هۆی پەرپابوونی مەترسی تۆقێنەری تەندروستی و سەلامەتی هەڕەشە ئامێز بۆ ژیانی مرۆڤەکان کە بە بردنیشەوە کە لێکەوتەیەکی زۆر ناخۆشە. وێڕایەوە کە پێکاتەی زۆرێک لە دەرمانە ساختەکان لە ڕاستیدا بە شێوەیەکی چالاک زیان بەخش و خراپن کەچی هیچ کەسێک پشکنین بۆ ئەو دەرمانە ساختانەی دامەزراوەی تاوانکاری بارزانی ناکات. ڕێکخراوی تەندروستی جیهانی کە ئاژانسێکی جیهانی سەربەنەتەوە یەکگرتووەکانە ئەو کەسانەی کە دەستیان لەگەڵ دەرمانی ساختەدا تێکڵاو کردووە بە بکوژانی خەڵکی پۆلێن کردووە ئەو خەڵکانەی کە هیچیان نەکردووە تا مردن بەسەر خۆیاندا بێنن. ئەو هەموو ساختەکاریە نایاسانەی دەرمان لە سەردەمێکدا ڕوویان داوە
کە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بوو مەسرور بارزانیش سەرۆکی حکوومەتی هەرێم بووە کە ئێستاش لەگەڵیدا بێ هەمان پۆست بەڕێوە بە سەرۆکایەتی دەکات و سەرۆکی کردداری حکوومەت و بەرپرسی یەکەمی دەسەڵاتی جێبەجێکارە ئەوان ئەو دەسەڵاتی حکوومەتیان بەکارهێناوە و بەکاری دێنن بۆ نەخشە کێشانی ساختەکردنی تاوانکارانەی زۆر قازانج بەخشی دەرمانەکانی مارکەی ئەمریکی بۆ خۆدزینەوەش لە هەر لێپرسینەوەیەک خۆیان لە پشت پەردەی فەرمانگە فەرمیەکان شاردۆتەوە ئێستا ناویان لە دادگای فیدراڵی ناوچەی کۆڵمبیای واشنگتن دیسی پایتەختە تا لێپرسینەوەیان لەگەڵ بکرێت هاوپلان جێڕی تاوانکاری بارزانی سەروەر پێداوی وەک ڕاوێژکاری ئابووری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چاودێری بنەچە و توخمەدارایەکانی دامەزراوەی تاوانکاری بەردەوامی بارزانی دەکات کە ساختەکردنی دەرمان و دەرمانسازیش لەخۆگرێ کەچی شیمال جەوەر سالین کاری ساختەکردنی دەرمان و دەرمانسازی بەڕێوە بە بەوەش نەک تەنیا بە ئاگاییەوە یاسای بازرگانی ئەمریکا ڕێساکان ڕێکەوتنەکان و مافەکانی خاوەندارەتی فکری پێشێلەکە بەڵکو زینجیرەکانی دابینکردن و گەیاندنی دەرمانە متمانە پێکراوەکانی شتێک دەدات و لاوازیانەکە بەم شێوەیە بە ئاگاداری و بە ئەنخستەوە هەڵگرانی مۆڵەتنامە و بەرهەمهێنەرە ئەمریکیەکان لە خشتیان دەبات و بێبەشیانەکە لە داهاتێکی بەرچاو و دەستکەوتەکانی ئەو داهاتە سەرباری ئەمەش خاوەنی پشکەکانیش لەو قازانجە بێبەژەکە کە بەریانەکەوێ کەچی لە بریەوان قازانجەکە بەردامەزراوەی تاوانکاری بارزانیەکەوێ تا بە شێوەیەکی نایاسایی مەسعود بارزانی مەسرور بارزانی وەیسی بارزانی و ئەندامانی برەماڵی بارزانی دەوڵەمەند بکرێن سندوقی قوربانیانی کورد دادگای فیدراڵی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکای ئاگادار کردووەتەوە لەوەی کە سەرچاوە مرۆیە نهێنیەکان لەوانەی کە لە ناو ڕژێمی بارزانیدان و دەستیان بە شێوەیەکی ڕاستە و خۆڕاگە بە بەرپرسە باڵاکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن ساختەکردنی دا و دەرمان لانی کەم بڕی 20 ملیۆن دۆلاری ئەمریکی وەک داهاتی مانگانە بۆ دامەزراوەی تاوانکاری بارزانی بەرهەم دێنێت دەرمانە ساختەکراوە سەرەکیەکانی دامەزراوەی تاوانکاری بارزانی بە شێوەیەکی یاسایی و تەنیا لەلایەن کۆمپانیای فایزەرەوە دروست کراون کە کۆمپانیایەکی فرەنەتەوەیی دەرمانسازی و تەکنەلۆژیای ژینە یان بایۆتەکنەلۆژیایە و بارەگا سەرەکیەکەی لە شاری نیویۆرکی ئەمریکایە بە شێوەیەکی گشتیش لەلایەن ملیۆنان خاوەن پشکەوە خاوەندارەتی دەکرێت کە هەر یەکەیان بەهۆی تاوانەکانی بارزانیەوە زیانی داراییان پێگەیشتووە سەرەڕایی بەرهەمە ساختەکراوەکانی فایزەر دامەزراوەی تاوانکاری بارزانی کە لەلایەن مەسرور بارزانیەوە ئاڕاستە کراوە و شیمال جەوهەر سالین و سەروەر پێداوی بەڕێوەیان بردووە بە شێوەیەکی نایاسایی و بەبێ هیچ ڕێگە پێدانێک دەرمانە ڕاستەقینەکانی فایزەریش لە تورکیاوە بۆ هەولێر هاوردە دەکەن و بە شێوەی نایاسایی دەخەنە بازارەوە دابشیەکەن ئەو کردارە نایاسایانەی دامەزراوەی تاوانکاری بارزانی کۆمپانیای فایزەر لە داهاتی فرۆشتن بێبەشەکە هاوکات ئەو ئامرازانش دەخاتە بەردەستی دامەزراوەکە بۆ پارەدارکردنی ئۆپراسیۆنە تاوانکاریەکانی لەوانە تێچووی بکوژە بە کرێگیراوەکان بۆ کوشتن و ترساندنی ئۆپۆزسیۆنی سیاسی ڕکابەری دامەزراوەی تاوانکاری بارزانی دا و دەرمانی دیکەی ئەمریکی کە لەلایەن دامەزراوەی بارزانیەوە ساختە کراوە دەرمانەکانی کۆمپانیای ئیلالی لیلیەوە ڕێکارە بەکارهێنراوەکان بۆ بەدەستێنانی قازانجی نایاسایی لە ساختەکردنی دەرمانەکان ئەو کۆمپانیانش لا بنەڕەتدا هەمان ئەو ڕێکارانن کە لەگەڵ کۆمپانیای فایزەر پیادە کراون دامەزراوەی تاوانکاری بارزانی بەبێ وەرگرتنی هیچ مۆڵەتێک یان دەسەڵاتێکی یاسایی پێویستکار دەکات و بازرگانەکانیش ئەوە دەزانن دیسانەوە هیچ پشکنینێک بۆ دڵنیایی بوون لە سەلامەتی دەرمانەکانیش ناکرێت چاوەڕوانی بەشی داهاتووی ڕاپۆرتی سندوقی قوربانیانی کورد بن